سڵاتوانێ بێوەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی لەگەڵتانین. داعش و مەترسی بیری توندڕەوی لە ناوچەکە. داعش هەڵگری چ پرۆژەیەکی دیاری کراوە؟ داعش تەنیا هەڵومەرجێکی نێوخۆیی دروستی کردووە یا بەرهەمی بارودۆخێکی دەرەکی یا بەرهەمی سیستەمی کەپیتاڵزمی ناوچەکەیە؟ داعش و پەیوەندی بە وڵاتانی زلهێزەوە چییە؟ هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش چه ئامانجێکی هەیە؟ بۆچی لەم ناوچەیە بیری پەرگیری ئیسلامی سیاسی و ئیسلامی سەلەفی لە گەشە سەندندایە؟ بۆچی هێرشەکانی داعش ئارستەی گۆڕا بۆ هەرێم و دواتریش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و بە تایبەتیش سەر شاری کۆبانێ؟ ئایا کورد دیدێکی ڕوونی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هێزێکی ئاوادا؟ تاوتوی ئەم بابەتە دەکەین بە بەشداری بەڕێز سمکۆ محەممەد نووسەر لەگەڵمان دەبێ بۆ گفتوگۆگرتن لەم بارەوە. کاک سمکۆ ئەم کاتت باش و زۆر خێر. لەوە دەست پێ بکەم، ئایا داعش هەڵگری پرۆژەیەکی دیاری کراوە؟ ڕاستی دەبێ ئەو جملەیە چاپ بکەمەوە کە بۆ خۆی هەڵگری پرۆژەیەکی دیاریکانی داعش بۆ خۆی پرۆژەیەکە پرۆژەیەکە لە ئینتاجی بیری وەبەرهێنانی سیاسی لەلایەن هێزە نێودەوڵەتیەکان یان کاپیتالیزمی هاوچەرخ کە نایەوێ لە ئەزمات لەناو خۆیەوە سەر هەڵبدات، دەیەوێ ئەو قەیرانانی کە کەڵکیان هەیە بۆی یان وەبەرهێنانی باشتری بۆ ئەکەن لە ئاستی سیاسی و ئابووری و تەنانەت هەندێک جار کۆمەڵایەتیش بۆ گۆڕینی نەخشەیە کە لە زێنیەتی ئەوەندایە. بۆ بە نمونەش ئەتوانم باشترین نمونە بێنمەوە تێوەگلانی ئەوروپا لەم شەڕەیە کە بە بڕای من ئارەزومەندانە نییە، باشترین نمونەیە کە شێوە درێژەدان بەو پاشماوە شەڕە ساردەی کۆن هاتەوە وەبەرهێنانێکە جارێکتر. یعنی دەبێ ئەوە پرسین ئایا داعش لە خۆیەوە لەم ناوچەی هەڵدا ئەسەری هەڵدا؟ نەخێر. پێشتر ئێمە شایەدی ئەو بووین کە ناوچەکە دەبوو بە پێی نەخشەیە کە ئەمریکا، بریتانیا و فەڕەنسا بۆ گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە خەریتەی ناوچەکە بگۆڕێ. هەرێک لەو دوڵەتانی کە لە منتەقەیان کە پێڵن نیشتیمانی عەرەبی بە تورکیا و بە ئێرانیشەوە. ئەم نەخشەیە تەنها سیاسی نەبوو، جوگرافی نەبوو، ئابووریش بوو. دەبای هەموو وڵاتەکە لێرە چەمکێک بەرهەمێنرا لایەن ئەوانەوە بۆ ئەو وڵاتانە بە ناوی بەهاری عەرەبی. داعش نەتیجەی بۆشاییەکی سیاسیە بە ناوی بەهاری عەرەبیەوە. ئێستا کەس باسی بەهاری عەرەبی ناکە. لە سووریا دەوڵەت هەبوو، سوڵتە هەبوو، دەسەڵات هەبوو، لە عێراق دەسەڵات هەبوو کە ڕووخا بەهاری خۆی بینی یەکەم جار. دوجار لە میسر، پاشان لە تونس، پاشان لە سووریا و لە لیبیا کە لە لیبیا سوڵتە بۆشاییتێکەوێ ناوچەیەک بۆشاییتەکەی ئۆپۆزیسیۆن دروستە بێت کە ئۆپۆزیسیۆن دروستە بێت ناجۆری ناڕێکەوتنێکە بێت. لێرە مادامدا گەرایەک هەیە پێڵەن ئیسلام، گوتارێکی زاڵی ئاینی هەیە کە بوونی هەیە بە مێژوویەکی دووردەژە و هەروەها نەتەوەیەک هەیە کە کێشەی هەیە لە منتیقەیە و دەیەوێت تەحقیقی کات دوو هێزی دیژن یان اختلافەکان کە جیانە بێتە ناوچەکە و بۆشایی سوڵتەیە ناکۆکەی دروستە بێت لەسەرەوەی کە چێ دەیەوێت. یعنی پرۆژەکە پرۆژەی لۆکاڵی نیە، پرۆژێکی نێودەوڵەتیە بەڵام بە دەروی خۆی وەبەرهێنانی پێکراوە. هەندێک جار جیا لەم دیدەی جەنابەتی گەیشتووایە کە ئەمەی داعشی دروست کردووە بە پلەیەکەم هەڵومەرجی نێوخۆیی بە قەیران گەیشتنی کێشە سیاسیەکان و بە بنبەست گەیشتنی کێشە سیاسیەکانە. من باوەڕم وانە لەبەرەوە ئەگەر ئەمە قەیرانێکی ناوخۆی وای ئاسان بوو ئەمریکا و فەڕەنسا لە بریتانیا لە منتیقە حەلیکە وەک چۆن پێشتر لە تاریخ حەلیان کردو کە عوسمانەکان لە منتیقەیە بوون حەلیان کردو، هەروەک چۆن بە ئاسانتریشەوە توانیان سایکس بیکۆ تەطبیقکەن بۆ بوش و ئێستا خەریکن. ئەمە بەشێکە ئەم پرۆژەیە بەشێکە لە داڕۆشانەوەی سایکس بیکۆ و دواتوانی بە ئاسانی چارەسەریکەن ئەگەر لۆکاڵی وایە. بەڵام مادام نێودەوڵەتیە ئاسان نیە، خۆشان دەڵێن ئەمە سەرەتای شەڕی سێمی جیهانیە. ئۆباما وا دەڵێ، داودۆغڵ وا دەڵێ، کەواتە
کەڵگوەرگتن لەم بۆشایە سیاسیە کە سوڵتە نەماوە لە عێراق سوڵتە نەماوە یان بە معنای کە سونە شیعە دوو مەذهبی تاریخین ناو دینی ئیسلامە شەڕیانە و ئەمانە ناوکەکان هینێکی هەیە شەرعێتێکی هەیە و کوردیش بۆ خۆی شەرعێتێکی وەکو نەتەوە لە منتەقەیە کە دەیەوێت تحقیقی مافەکانی خۆی بکات سێ هێزن دەبێت لە منتەقەیە هەڵسوڕاوی ئەم پرۆژەیە بن و دەبێت ئەمان کارکتەری ڕئیسی بەتەڵی شانۆکە بن شەرعێتەکە لێ دەست پێکات بۆ ئەمێنێتەوە بۆ ئەوەی ئەم ئاگرە دەوڵەتانی تر بگرێتەوە بە ناوی داعشەوە جۆرێکی تری داعش ئەوەی کە لە مەسر هەیە جۆرێکی داعشە ئەوەی کە لە لیبیا هەیە جۆرێکی داعش ئەوەی کە لە لوبنان هەیە جۆرێکی داعش عین تەنها داعش لە منتیقەی ئێمە نییە کووردا یانەوە بۆی ئێمە لە هەڵتۆقینی داعش بگەین دەبی ئێمە خوێندنەوە بۆ سیاسەتی نێودەوڵەتی زرێزەکان بکەین بە بڕوای من دەبێت کەپیتالیزمی هاوچەرخ بناسین و دەبێ بزانین بۆچی لە ناوچەیە ئیسیسمارەکات و دەبێت ئەو کەپیتالیزمی هاوچەرخ چی ئەگەر ڕوونکردن ئێستا پێدەڵێم کەپیتالی هاوچەرخ ئەو کەپیتاڵەیە کە ڕێکەکەوێ لەسەر پرۆژەیەک کە بە ئاشکرا اقتصادی نییە و تەسمیەیەکی نادیارەدا بە قەزەکە مەسەلەن داعشێکی هێنە لە ڕێگای داعشەوە پارەست پێکاتەوە داعشێکی لە ڕێگای داعشەوە دەیەوێت بەتاڵان سەروت و سامانیاچەکە بەتاڵان بێت داعشێکی هێنێ بۆی شەرعێت بەخۆی بدا بۆی ناوچەکە بگۆڕێ لە ڕووی جوگرافی اقتصادیەوە و لە ڕووی حتا شەرعەتی مێژوویشی پێ بدات قەیرانی ئێمە ڕوبەڕووی داعش دەرئەنجامی قەیرانی سیستەمە کەواتە بۆ ئێمە نا بۆ هێزەکان بەڵە سیستەمە چۆن سیستەمە ئەو سیستەمی کە دەیەوێت داببڕێ لە خۆی یعنی داعش وەکالەتێکە زمینە سازەکە بۆی سەرمایه‌داری هاوچەرخ داببڕێ قەتیعەیەک بێ لەگەڵ ڕابردوو خۆیە یعنی ئەوەی کە لە ڕابردووە بۆ نمونە ئەگەر 11 سپتەمبەر تەماشاکەین جەرگی دابڕان بوو لەگەڵ ڕابردووە کە ئیسیسماری کرد ئەمریکا بە تایبەتی بۆچی هەمان هاوپەیمانی لە یادی 10 ساڵەی 11 سپتەمبەرەوە هاوپەیمانیەکی تری هاوکاریت کردم من ئەمێشتەوە بڵێم 11 سپتەمبەر قەتیعەیەکی سیاسی اقتصادی بوو یعنی ئەو ئەوروپایی کە متەفەڕیز بوو لە دوای شەڕی ساردشەوە کە ئەمریکا ماندوو بوو بە ڕوخانی یان بە هەڵوەشانی سۆڤێتی ڕابردوو ماندوو بوو ئیدی پێویستی بەوە بوو چیتر ئەو ئەوروپایە متەفەڕیز نەبێ تەماشاکار بێ و لە ناو بخوا و لە پەڕ بخەوێت دەبێ هاوکار بێ عازشی بۆ هەر کەس نیا بۆ عێراق هاوکاری منەکە و شەرعێت نەدا بە و مادە دەستوریە کە من عێراق داگیر دەکەم بەیانی یەک چۆڕنەوت وەرناگرێ و ناتوانێت ئیسیسماری اقتصادیش بۆچی ئەمریکا نەیتوانی ئەمانە باگراوندی قەزای ئەسڵەکەن بەڵام کە دێتە ناو لۆکاڵی ئینسانی عادی خاکی هەر ئەوە دەبینێت کە لە مەشهدەکەیە یعنی وەکو فیلمێک وایە مخرج دیار نییە و سیناریۆکەش دیار نییە بەڵام بەتەڵەکە دەبینیت شەڕی جدی ئەکات پێ ئەم جارە ئەمریکا سەرکەوتوو بووە لە 10 ساڵ لە هاوپەیمانەتەکەی 10 ساڵ پێشێستا کە نەیتوانی تەواوی وڵاتانی ئەوروپا بێنێتە سەرخەت و وەکەوەی خۆی دەویست ئەم جارە لە ڕێگای دروستکردنی داعشەوە توانی ئەم یاریە بێتەوە ئەم جارە ئەمریکا دەیەوێت لە ڕێگای دژەکانەوە کەڵک وەرگری یعنی بۆ نمونە ناوچەکە بۆ خۆی ناوچەی دژە ناوچەی دژەکانە ینی بەدەر لەوەی کە لە ڕووی مێژووە شەڕێکی گەورەی بووە و ساڵی ئیستیقبالی نبووە و دین بووە ئەم منتیقەیە یعنی زمینەیەکی لەبارە ئەو گەرایی تایە کە گەرای دینە و گەرای اختلافی سیاسی مەذهبی نەتەوەییشە ئەمانە هەمویان ئەو کەرەسانن کە ئەمریکا و وڵاتانی زلێز کەڵکیان لێوەگرت هەتا بۆ بەهاری عەرەبیش کەڵکیان لێوەگرت مەسەلەن لە شەو ڕۆژێکە ئێمە ئەبینین هێزێک دێناوی خوانە و لە شەو ڕۆژێکە دەبینین هێزێکی عیلمانیان ڕوخێنێت لە شەو ڕۆژێکە دەبینین هێزێکی عەسکەری دێ شەرعەتی پێدا بۆ لە مەسەر بۆی ئیخوانەکان لابات جارێک کە دێتەوە شەڕی تەخەلوفەکات لە لوبنان بە هەمان شێوە نیوەی لوبنانی جوورێ دوای دێتەوە سەر خەت ئەوەی ئەم ئاڵوگۆڕە و ئەو هەڵومەرجە تازە دروستیەکە بە قەدەوی ئیرادی دەرێکی ئیرادینی خۆی ڕۆڵی تێدا بە بڕوای من بەس کارکتەرەکانە ناوخۆن یعنی لەبرەوەی ئەمریکا بێ شەڕی خۆی بکات یان فەڕەنسا بێ شەڕ بکات و یان بریتانیا بێن دەرێ بە ئاشکرا وەکو سەدەی ڕابردوو کە هاتون وڵاتانی دابەشان کردووە بە هێزی خۆیان بە چەکداری خۆیان یان وەکەوەی دوای
داگیرکردنی عێراق خۆیان بێن جێیش بێنن مارێز بەکوژدان هێزی پیادە بێنن شەڕ بکەن بە کارکتەرە نەتەوەیی و مەسەبیەکان شەڕەکان وە زەمینەشی لەبارەوە شەرعێت چییە کورد دیفاع لە خەتی خۆی کات لە ناوچەی خۆی کات دیفاع لەو ئێستاقاقە نەتەوەیەکە دیفاع لەو سلوراکە کە هێتی ئەوانش هێزێکی تۆندڕەون کەس ناناسن بێناسنامەیە داعش کەڵکی هەیە وەکالەتێکە ئەتوانێت بۆ هەموو کەس شەڕ بکات ئەمە جگەلەوەی کە باس بکرد باشترین هێزن بۆ سپیکردنەوەی پارە بەبێەوەی کەس هەستی کاتە بە تایبەتی ئەو هاوپەیمانەتی ئێستا دروست بووە ئامانج لەو هاوپەیمانێتیە بۆی خەڵک تێمان بگا بە سادەتر قسە بکەین لە ناوبردننی داعش نییە نەخێر بە بڕای من درێژەدانە بە تەمەنی داعش بۆ ئۆکۆ لە قسەکانی و بەماشە هات کە ئەم شەڕە درێژە خایێنێت درێژە خایێن لەبەوەی کە ئەوان هاوکاری بابەغڕەت تێنەگەیانی پینەر یان ئەوەی کە جوێلەمانە هاوکاری داعشەکات یان هاوکاری تونندڕەوەکان نەخێر هاوکاری پرۆژەکەی خۆیە کات بۆی درێژە بخایێنێ بۆی هەرچی زیاتر کەڵک وەرگێت و ئەمە جۆرەێکی اتفاقە لەگەڵ فەڕەنسا بۆ لەبەرەی مشکلەی یۆرۆ لە ئاسێکی بەرزا بوو ئەمە دوای بەهاری عەرەبی مشکلی یۆرۆ هات دوای بەهاری عەرەبی مشکلی دۆلار هاتە پێشەوە و ئێستا من دوێنێ راپۆرتێکی درێژ بخەنەوە کە ڕێژەی بێکاری دوای سەرهەڵدانی داعشەوە لە ئەمریکا لە 7% لە فەڕەنسا لە ئەوروپا لە ڕۆژاوە بە تایبەتی بەرز بۆتەوە بۆ 6 کە خۆی 4 بوو پێشتر یعنی ئەم جێژە هەڵایستانی اقتصادی جۆرێک بیانوهێنانەوەی بۆ خۆیان بۆیە بتوانن زیاتر تەفاهم بکەن کەڵک وەرگن لە ڕێگای داعشەوە بۆی ئێمە لە داعش بگەین ئێمە جارشکە پێویستمان بە خوێندنەوەی سیستەمی سەرمایه‌داریە بەدیدێکی بە میتۆدێکی مارکسیانە ئەگەر کەسێک جوان بڕۆیان لە قسەکەی من وانە زانێت کە من بە بشە قساکەم بەڵێ پێم وایە دەبێت سەرمایه‌داری هاوچەرخ بناسین سەرمایه‌داری هاوچەرخ بە هێزی خۆی شەڕ ناکات بە هێزی دژەکان و کارکتەری زیندوو لە ناوچەکەی شەڕەکات ئەم ناوچەیە کە شەرعەتی پێداوە دەبێت شەڕی تیابێت مەسەلەن ئەگەر لە عێراق نەبێت چۆن دەتوانێت شەڕی سونە و شیعە بەردەوام بێت چونکە زەمینە لەبارە چونکە ئەمەوی هەبووە چونکە حەسەن حوسێن تەناوتووە شەڕی تایفی تیابووە مەسەلەن ئەم شەڕە ناتوانێت لە میسر بکات چونکە شەڕی مەذهبی لەوێ نەبوو بۆ شێوەیە ناتوانێت شەڕی لە لیبیا بکات بەڵام ئەتوانێت شەڕی تایفی عشائری بەردەوام بکات بۆ لەبەرەوەی لەوێ عشائرەکان بەڕادەسترن دین و مەذهبی جیاوازی نییە بۆ دەرەجەی کە لە عێراقەیە یعنی هەر شوێنێک خصوصیەتی خۆی هەیە ڕووداوەکانی ئۆکرانیا ئەمەی لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە هۆنگ کۆنگ چەند ناڕەزایەتیەک دەبیندرێ ئەم هاوپەیمانەتی دروست بوو فاسیلیەکێ لە مابینیان یان دەکرێت پێ بڵێن ئەم ڕووداوانی دەگوزرێ بە شێوازێک لە شێوازەکان پەیوەندیدار بن لەگەڵ یەکتر من نامێ ئەنی رووسیا لە معادلەکە دەکەم رووسیا دەورێکی گەورەی هەیە لە تەحویلکردنی سیناریۆ لە شوێنێکی بە شوێنشکەیە یعنی دوو بەرەمان هەیە ئێمە دوو بەرەی وازەح بەرەیەکەیە کە رووسیا ئێرانە سووریا چینە هەندێک وڵاتی ترەکە ناسنامەی زەعیفتریان هەیە لە چاوانەوە بەڵام لێک خاڵم بەرانە یەک دەگنەویش بریتە لە احتیکارکردن هەڵبەتە بەڵام ئەمە بۆ خۆیان شەرعیەتێکی شەڕی اقتصادیە ئەمە بۆ خەڵکی خوارەوە ئەوەی کە بە وەکالەت شەڕەکە بۆیان یعنی ئێستا ئێمە کە کورد شەڕی ئێمە نەبوو داعش هەر ئەسڵەن بۆ لای ئێمەش نەهات ئەو قسەی وازەحە و شایعە لای خەڵک بە ئێمەیان کرد بۆەوەی چەند هەدەفێ پێکێت یەک دوو ئەفەن یەک کورد وەکو خۆی شەڕی مەقاوماتی نەتەوەی خۆی بکات شەڕی بەدەستێنانی ناوچە داگیرکراوەکانی بکات کوردیش ئاسان بوو ناچار بوو ناشە دوو شەڕێ بکات کە ئەو چەکانی کە هەن بۆی ئەو پێویستی پێبێت عرض بکرێت بۆ فرۆشتن یعنی ڕەنگە کەسێک پرسیار کا بڵێ چی کڕێ پێ سیر نەبێت سعودیە کە لە شەڕی ئوحود بۆ دواوە تەقەیەکی نەکردو وەکو دەوڵەت بەڵام پێنجەمین دەوڵەتە لە عالەمە چەکە کڕێت یعنی مشتری پێنجەمین مشتری لە عالەمە کە چەکە کڕێت کە کەس نازانێ ئەیدا بەچێ لە ڕاستی ئەم چەکە لە مەککە لە جددا لە مەدینە لە هیچ شوێنە دیار نییە ئەیدا بەچێ پێشتر جەنابتان زۆر جار باست لە مەسەلەی ئەم دروستکردنەوەی بازار لە چەک لە بارودۆخی سووریا دەکرد ئەمە دیسان یعنی دەرگایەکی ترکردنەوەی بازاڕیشترە زگە لە سووریا بۆ ئەوەی کە ئەم بەرژەوەندیانە زیاتر بەڕێوە بچن
سوريا عراق دو يعني خوي الراسية عراق زيادة عراق لمنطقة وأفغانستان لحدود بين روسيا الاتحاد السوفيتي كون وهروها نزيكش لإيران وناوتشكا دو بنتن كنابي آراميان تابع بأسالي يعني بو ناوتشكا وأما برياريكا دبي أمنا آرامي بردوام بيت بوي شرعي بدا ببو بازاريكا تشكي تيا بفروشيت تشكي تيا عرض بكريت بله و تكنولوجيا تاع يقلي بيتوا و صراعي تكنولوجيا لبين او هزن ودولتاني كباور انوايا الرجاي ام جو صراع او شركه تري سارد كان يعني شركه تحويل بو جگەلەوەی کە لە سووریا یەکێک لەو شوێنانەیە ئێستا ئەتوانێت باشترین بازار بێ مثلەن هەمومان دەزانین کە بەشێک لەو هۆکارانەی کە سووریا سقوتی نەکرد ئەسەد بوونی ئەو هێزە بوو کە لە لازەقەیە رووسیا وازە هەمێزە بۆ لەوێ زۆر باش جگەلەوەی کە جنابەت باز لەم شەڕەبە وەکالەیی دەکەی کە داعش دەیکاتن ئێستا بە بیانی جۆراوجۆر بەڵام لە ناوەندی جۆراوجۆر ئێستا قسە لەسەر یعنی لە هەرێمی کوردستان لە بەشێک لە ناوەندەکانی توێژینەوەی وڵاتانی عەرەبی قسە لەسەر ینی بوژانەوەی بیری پەرگیری ئیسلامی سیاسی و بەتایبەتی ئیسلامی سەلەفی دەکرێت بۆچی ئەم بیرە لە گەشە سەندندا و بۆچی ئەوان اختیار دەکرێن بۆ ئەم شەڕە بکەن دەبێ ئێمە ئەوانە بینەچێکە وەکوتم ئێرە ساڵی ئیستیقبالی نبووە بووە شوێنی هاتنی ئاینەکان بووە و شەڕ و شۆڕی تاریخی زۆر تیاکراوە و غەدی تیاکراوە شوێنی دژەکانشە و ئەوروپا هەمیشە چاوی لە منتەقەیە بووە یەکەم بۆ درێژدان بە تەمەنی خۆی دوو بۆ هەرچی زیاتر بە گەرمکردنی بازاڕەکانی خۆیان و کەڵگوەرکردن لە ناوچەکە بۆ ئەمەش پێویستی بە هێزێکە کە هەمیشە بمێنێت لە بین نەچێت ئەم هێزە هێزێکی ئاینیە هەمبوونی ئەو سنتەری کە ناوی سعودیایە و مەککەیە کە بازاڕێکی گەورەیە هەڵبەتە لە ڕێی اقتصادی و لە ڕووی مەزهەبیەوە باس ناکەم و دوو لەباربوونی ئەو زمینەیە کە وەکو نەتەوەکان وەکو جیاوازەکان کە باسمان کرد بۆ ئەمە دەبوو ئەی لە ڕابردووە کە هەمان بیستۆ کە وهابیەکان چۆن دێن دەسەڵاتەکردن دەست چۆن بەریتانیا هاوکاریان دەکات دوایە ئەمە چۆن تەحویلێ بۆ ئیخوان چۆن ئەمە ئیسیسمارە کرد لە دەزائیرەوە ئەبێتە نەخشەیەک خەریتەیەک لە میسر و دەزائیرەوە بۆ چیچان بۆ ئەفغانستان ئەم خەریتەیە کەڵکی لێوەگرا بۆ شەڕی سارد لە دوای یعنی ئاسان نییە تۆ ئەم باگراوەندە بینی تۆ پێش چای خۆت ئێستا تەطبیقی بکەیتەوە تەطبیقکردنی ئەو باگراوەندە لە ڕابردووە کە سەدەیەک لەبەر لە ئێستا تەقریبەن سەدەیەکە ئێستا خەریکە دووبارە بێتەوە بەڵام لە شوێنی خۆی زۆر باش لە شوێنی خۆی لە مەسرحەکە خۆیەتی بین ئەو کاتیانی گوتاری ئاینی لە منتەقە تاقە گوتارێک کە زاڵە کە توندڕەوی لێ بەرهەم دێت کە کەڵک لە تێکستەکەشی وەرەگیرێت ئاینی ئیسلامە پێشتر ئاینی مەسیحی وا بوو لە ئەوروپا توندڕەویەک لەناو ئاینی مەسیحیا بوو کە شەڕ لە نێوان پرۆستانت و کاسۆلیک و ئەمانە بوو ملیۆنەها ئینسانی تیا کوژراوە کۆتایی بەو شەڕەهات ئێستا دەبێت لە منتەقەیە دووبارە بێتەوە بۆ دووبارە بێتەوە چکە باشترین هۆکارێکی تازە بەڵێ باشترین هۆکارە بۆ بەردەوامبوونی ئەو شەڕە بۆ بەردەوامبوونی ئەو جۆرە هاوبەشیە هاوبەشی لە کۆمپانیا گەورەکان کە لە منتەقەیە بتوانێت ئەو قەیرانە ئیقتصادی کە هێنا چارەسەری بکات هەڵبەتەوە وتم ببوورە ئەمێ ئەو قسەتەوەکەم کاپیتالیزمی هاوچەرخ کەڵک لە ئەزمە وەرەگرێت ئەو ئەزمەی کە لە ناو خۆیەتی تەحویلی کا بۆ دەرەوە ینی ئەزمەی قەیران ئەزمەی دۆلار ئەزمەی یۆرۆ لە ناو خۆیەتی بۆ ئەوەی دوو هەدەف پێکی یەک لەناو خۆی دەری کات دەرەوە دوو لە دەرەوە کەڵک وەرگێت بەهێمنی و ئەو هێزە تیرۆرەش کە پێشتر وەکو ماتریالی بەشەری لە منتەقە ڕای کردو بە هۆی نائارامیەوە چۆتە ئەوروپا چۆتە ئەمریکا وەرگیراوەی قامی وەرگتووە ئەو کارکتەرانە بە حکمێک کە پێویستیان بەدەستی کار بووە ئەوروپا پێویستیان بە ئەو بۆ حقوقی ئینسان بەناو تەطبیق بکەن جۆرێک لە ڕزایەتیاندەوە بۆی خەڵک بمێنێتەوە
کەواتە مناڵش بەرهەم ئەم خوێندنەوەی بەڵام لە ژێرەوە ئەمانە هەر ئەو فکریانەیە کە توندڕەون ئەیان گەڕێنێتەوە جارێک لە ڕێگەی تورکیا ئەیان گەڕێنێتەوە تورکیاش بۆ نەفعی خۆی بۆ لەبەرەوەی جارش کە بگەڕێتەوە سوڵتانەکانی پێشتری چی کردووە ئەمپراتۆرەکەی چی کردووە ئێستا دووبارەی کاتەوە ئەگەر نا زەرەرەکە لە منتیقەکە کەواتە ئێمە بۆ ئەوی ڕوونتر بگەین لە چوارچێوەی یاساکانی ئەوەی جێبیستی تێگەیشتنەکەی جەنابەت دەبن بە قەدەوەی تێگەیشتنێکە لە چوارچێوەی یاساکانی دیالکتیک خوێندنەوە بۆ ئەم بارودۆخەدەکەی بەڵام لە بەرامبەرەوە خوێندنەوەیەک ئێستا زاڵە خوێندنەوەیەکی میتافیزیکیانە بۆ دۆخەکە ئێمە بۆی ڕوونتر قسە بکەین ڕوونتر تێبگەین پێویستمان بە یاساکانی دیالکتیکە بە بڕای من دەبێت جارێ ئەوڵان ئەو کەسانی کە لە سەرم بەردۆخ قساکەن دەبێت زۆر وریایانە تەعامل لەگەڵ کاپیتالیزمی هاوچەرخ بکەن من ئەو قسە چەند جار دووبارەیەکەمەوە کاپیتالیزمی هاوچەرخ دەبێت تێبگەی بۆچی قەیرانەکانی خۆی باتە دەروێ خۆی قەیران بردن دەرەوە بۆ تورکیاش بە هەمان شێوەیە تورکیا ئەگەر قەیرانەکردنەوەی بەڵێ ئەگەر بەم شێوەیە خوێنوێ نکاتەوە ناتوانێت ئەو دابڕانەی کە لە ڕابردووە کردی لە 20 ساڵ لە ڕابردووە کردی بەردەوام بێت مەسەلەن کۆمپانیەکانی خۆی لە دەروێ خۆی بەکاربێنێت ئەوەی ناونرا عەولەمە ئێستا ئیتر ئێمە لە عەولەمە ترازاین بۆ لەبەرەوەی هەرچی ئومەمی تر هەیە جگە لە خۆشیان کەڵکی لە عەولەمە وەرگرت کەڵگوەرگرتن لە فرەیی کەڵگوەرگرتن لە تەکنۆلۆژیا کەڵگوەرگرتن لە بەشداری سیاسی کەڵگوەرگرتن لە چەمکەکان هەمومانە مڵکیەتی تایبەتی ئەوروپا و ئەمریکا بوو ئەم خوێندنەوە ئەم جۆرە گفتوگۆی من و تو یەکەین کاکسنکۆ هەست یعنی تێبینیوە دەکەین کە خوێندنەوەیەکە کە با بڵێن تایبەتە و خوێندنەوەیەکە کە کەمترین خوێندنەوەی لەم جۆرە هەیە دەمێت پرسیارەکە بەم شکلە بکەم چاچەند سیستەمی سەرمایه‌داری لە ڕێگەی ئەم لە قانەی هێوێتی جۆرێک لە وشیاریی چاواشەکارانە یعنی خەریکی دروستکردنی وشیاریی چاواشەکارانە بووی ئێمە دیاردە کۆمەڵایەتی و سیاسیەکان وەکو خۆی نەخوێندنەوە کاکیوە من دەبێت ئەوە بەیان کەسان بیناکەمەوە کە خەبەر دووباراکەنەوە یعنی بۆ لە باسی کوبانیەکە ئاڵە هێزەکەی ئەوەیە تەقاکەن و نازانم چی هاتووە تورکیا دەبابێنەوە دەبێت ئاما تەماشای قەزەکەنەکە یان شەڵ لە جەولەدا بۆ نەما بۆ تەحویل بووبەوەی بۆ ناوی پێشبەکە خەریکەیە کەمە بێتەوە ناوی یەپەکە زیاترە ئەمەنە قسەی خەبەرین دەبێت حەفریات بکەی بۆ نظامی سەرمایه‌داری ینی هەڵکۆڵین بکەی بۆ عەقڵیەتی هەڵبەتە ئەوانەی کە تێگەن من بۆچی بەم شێوەیە قساکەم ئەوەی کە مەسلحەتیان نییە بالضبط ئەوەی کە تۆ باسەکەی سەتحی تەماشای ئەجندای سەرمایه‌داری نوێ کات چۆن ئەوش ئەوەیە خۆی ئەبێتە کارێکتەر ناو قەزەکەیە ئەو قسانی کە دایان ڕشتووە ئەو سیناریۆیانی کە دەبێت دووبارە بکرێتەوە ئەو مناقەشەیە کە هیچ نەفعێکی نییە و هیچ بەرهەمێکی نییە و هیچ چەمکێکان لاوەشێنێتەوە هەڵۆشانەوەی چەمک لە دنیای سەرمایه‌داریە هەڵۆشانەوەی بەشێک لە ئەنجداکەی ئەگەر هەموو کەس وەکو ئێمە تێبگەیشتایە لە بەهاری عەرەبی نەیان دەکرد نە لەبەرەوەی ئەو سوڵتانی پێشتر سوڵتەی باش بوون نەخێر نەدەبوون بە زەخیرێ بە سوتەمەنی بۆ سوڵتەیەکی تر کە زەڕەیەک خۆشگوزەرانی نێناو بۆ ئینسان باشە ئێمە بە چاوی خۆمانەوە بینیمان قەزافی ڕووخا کە قەزافی سوڵتەیەکی باش نەبوو باشتر هات بۆ 5 ساڵی ترەخایێنێ سەدام حوسێنمان ڕووخان کە ئێمە باشتر بووین لە شیعە و لە سوننا بەرهەمی باشتری هەبوو یان سیناریۆ خراپترمان بینی چوینە پێشەوە یان دوا کەوتین زۆر باشە لێرە لە سووریا کە ئەسەد نامێنێ بۆ شێو لە پارچەیەکە ماوە باشتر بوو تونس کە حەزاریترین وڵات بوو کە نەهزێت سەر حکووم باشتر بوو یان خراپتر بوو دەبێت لەمە تێبگەی بۆ سەرمایه‌داری کەڵک وەرگێت تەخەلوف بۆ خۆی دەبێتە فریاد ڕست ئەڵێ من ئەتوانم لای بەتو ناتوانی وەرگرتنەوەی ئیرادە لە ئینسان تەنها وەرگرتنەوەی هێز نییە وەرگرتنەوەی عەقڵشە کە تۆی سەرقام کرد بە قەزەیەکی بەسیتەوە لە شوێنێک لە سوچێکە قەتیسی کردی هەدەفەکەی پێکەوە دەتوێت بڵێ ئێستا بە جۆر لە جۆرەکان جۆرە خەریک بوونێکێ بە سەتحیەت و قەتیزبوون و من پێم وایە مەسەلەی کۆکردنەوەی هەموو مەسەلەی کورد لە کۆبانی بچووکردنەوەی قەزەی کووردە چونکە ئێمە بەس لە کۆبانی قەزێمان نییە لە مەهابادی شەمانە ئێستا من نەپرسم هەموو هێزەی کە پێشمەرگەیە بە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش
حیزبەکەی ڕۆژهەڵات بە پارچەکەی پەکەکەشەوە ئایا کوردستانی ڕۆژهەڵات ئەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵاتە نازام چناوێکی لێ بدەم تەواو بووە ئازاد بۆ کەس باسی ناکات ئەمە سەرقاڵکردنە ئێمەیان سەرقاڵکرد بۆ منتەقەیەوە لێرە دەبی بە تایبەتی ئێستا نەبوونی ئیتیفاقێک لەبەینی یەکێتی پارتی زۆنی سە و زۆنی زرد کە بە بڕوای من لە ئاخیرە بێتە دوو هەرێم ئەمە سەرقاڵکردنە سەرقاڵکردنی تۆیە بە قەزەیەکی زۆر بەسیتەوە کە تۆ پێشترە دەوڵەتەکە دەوڵەت لەچۆ باسی پارەتە کرد باسی عالەمتە باسی نوێنەرەتیتە ئێن ئەم سەرقاڵیە هەمان درێژکراوەی هەمان ئەو سەرقاڵیە کە پێشتر سێلانی تر بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە خەریک بوو کۆمەلگایان سەرقاڵ کرد و تا گەیاندیان ئێرە من پێشتر ئەم ڕێمە بوو کە ئەوانە بەس بۆ خۆشکردنی بازار ئەم دروستمانە بە خەڵکە فرۆشن ئەسن خۆشیان نازان دروست بکە مانای چێ ئێستا کۆک بۆ کەس باسی ناڵێ جاران لە کاتی ناخواردنە بە خەڵک بەدەم خەوشەوەیت گۆڕان ئێستا بۆ کەس ناڵێ گۆڕان خۆ پرسیارێکی بەسیتانە پێ دوای ئەم کارتانە کەشفە بن زوو درەنگ هێواش تەنها کەسە ئەگەر مارکسیە بە ئەسڵەکان نەک حیزبی شوعی مارکسی ئەسڵەکان نەزانن ئەمە چۆناییە ئەوان تێدەگەن چکە لە یاری ڕاستپەرەت تێدەکەن من بەڵام هەندێک زاری گەورەمەیان زۆر ویستیان حزبی شوعیش وەلە ئەمە تەوەری بابەتەکە نیە تەحویل بکەنە نێو ئەم بەرەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات باشی کرد نەیکرد ئەمێ یارمەتیت دەم باش کرد من دژایەتی حزبی شوعی ناکەم بەڵام باشی کرد نەکەوە چەپەکانش تازە خەریکن ئەڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنین خەڵک وان مەشغوڵە بۆی کە چۆن بژی نەچێت ناو ئەم حربە گەورەیە و نەکوژێ و تازاڵی ئۆپۆزیسیۆنی چیت من ئەمێ پرسیارێکی زۆر باشە ئێستا ئەو مەسەلەی کورد بچوو کرایەوە زۆر باشە بۆی ئێمە کرایەوە قسەی جدیتر بکەین دەمێ پرسیارەکە بە شێوازیشتر بکەین کاتێک کە ڕۆژئاوای کوردستان چەند ناوچەیەک ئازاد دەکرێتن هەڵومەرجێکی تایبەت دروستە بێ لێرە سەهم و ڕۆڵی تورکیا چییە بێ لەم هاوپەیمانەتیە کاتێ ئاراستەکەی ئەم گۆڕانکاریە بەرە و دێت چڕ دەبێتەوە بە تایبەت لە خۆر ئاوا و بە پێشتریش لە شارەکانی سەرهەرێمی کوردستان ڕۆڵی ئەم دابەشبوونە جیهانی و ئەو وڵاتانی دەوروبەر چییە لەم ئاڵوگۆڕەیە دوو شەرعیەتیانی بۆ خۆیان نەک بۆ ئێمە یەک دروستکرد هەرێکیان لە خۆیان بردنە دەرەوەی شەڕ ناخۆیان کە هەردوو لایەن هەم ئاینیان تایە هەم نەتەوەی کوردیان تایە کێشەکانیان مؤجلە هەم تورکیا هەم ئێران ناوچەکە خاڵی دووەم دروستکردنی ناوچەیەکی ئارامە کە ئەمڕۆ ئۆردگان باسی کرد وابزانام دوێنێ بوو باسی کرد پێشترش جەندای هەبوو بەڵێ ناوچەیەکی ئارامەوە لە مستەقبەلشە بانگدان بۆ گوێی عالەم کە ویلایەتی مووسڵ جاریشکە دێتەوە بیرکەنەوە بە خەریتەکەی خۆیەوە مەبەستی لە ناوچە ئارامە لە چم ناوچەیەکە منتەقەی کوردی هەتا ئاگاتەوە گرێدا بە بەشێکش لە عێراق ئەوەی کە کوردستانی عێراقە دێت بە زۆر جار تێگەیشتنیوە هەبوو پێشتر کە دەوترا ئەمە هەڵەیەکی زێڕین تەنانەت بەشێک لە سیاسیەکان بە ڕاستەوخۆ غێر ڕاستەوخۆ دەیانوت کە ئەم بارودۆخە هەڵێکی زێڕینی بۆ کورد دروست کردووە پێ دوای ئێمە سەرەتا توانیمان وەکو خۆی هەڵتۆقینی داعش و هەڵومەرجە تازەکە ببینین بەداخەوە ئێمە سەرەتایەکی باش بوو دەستمان کەوت بەڵام بەهۆی ناوکەکی خۆمانەوە بەهۆی بوغزی ناوەوەی خۆمان کە قبول ناکەین من قبول ناکەم تۆ ئەو ئاڵایی بەدەستەوە پەرچەمێ بەدەستەوە هەڵیدەی تۆش قبول ناکەی پەرچەمەکە بەدەست من هەڵ بدرێت و ئێمە چەند کوردێکین باشترین دەلیلەکە کە من ببم بە ئێرانی تۆ بی بە تورکی ئەو بێ بە کەسێکیکە پرسیارەکە ڕێگە پرسیار زۆر بۆ تورکیا بۆچی بۆ منە ساڵح موسلیم سەرۆکی پێدا ئامادەیە بچێتە تورکیا سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ئامادەن بچێتە تورکیا هەموو وڵاتانی تر بکەن بەڵام ئەوەنە بۆچی ئامادەنی نەمابینی خۆیان دابنیشن یعنی کورد بۆچی ئامادەنی لەگە کورد دابنیشە بەڵام ئیستعدادیان هەیە لەگە وڵاتانی دەوروبەر دابنیشن بەداخەوە کورد لە تاریخە کە بەشێکە لە معادلەی ئێستا کورد بەشێک لە معادلە هەم ناوی پێشبەکەی بوو بە ناوێکی عالەمی هەم ناوی کوردی بکوونێتەوە بوو بە ناوێکی عالەمی هەموو دنیای ناسێ و من دڵنیام کورد دەبێتە خاوەنی دەوڵەت و بێتە خاوەنی پێگەی خۆی بەڵام بەداخەوە کاتێکە بێ بە دەوڵەت قیمەتی دەوڵەتی نەتەوەیی نەماوە لە عالەمە قیمەتی دەوڵەتی فرەی هەیە کەڵکمان لێوەرگرت تا حدێک بەڵام تا ئەو جێگایی کە هەرچێکمان
پەیوەندیمان بە وڵاتێکەوە کرد ئیتیمامان بە وڵاتێک بوو کە بە ناچارین نەمانتوانین گوێ لە یەکتر بگرین سیاسەتی پرۆژەی سیاسی دەوڵەتەکانی تر لامان گرنگترە مەسەلەن لەوانەیە پارتی پرۆژەی سیاسەتی تورکیای لا مهم بێ یەکێتی پرۆژەی سیاسی ئێرانی لا مهم بێ و لە بەرامبەر عێراقشا نازانین چی بڵێن نازانین چۆن قسە لەسەر ئەوە بکەین ئایا سیستمی محافەزات بێ قازات زمانەکە بە بڕای من لە ئاخیرەوە بێ یان هەرێمەکە بێت لە بەرامبەر تورکیا نازانین دەستی پەکەکە بگرین یان پێ بڵین نابێ وابێ ئەمە نەبوونی یەک کوردیە من نەمزانیەوە کورد وەکو ناو یەک نەتەوە بێ بەڵام 6 نەتەوەی جیاواز بێت کوردێک ناوی پەکەیە و کوردێک ناوی یەپەکەی و کوردێک ناوی یەکێتیە و کوردێک ناوی ئیسلامیە و کوردێک ناوی پارتیە و ئەم هەڵوو مەرجە هەموو فشارەیە بۆچی ئەمانە یەک ناخە بۆ لەم لە چەندین هەوڵدا کۆنگرێ تاریخ شەوابووینە ئەو هەموو فشار زۆر زیاد دەوترێنێتەوە کاتێک کە فشاری دەرەکی زاڵ دەبێت بە سەریێشەکان زۆر دەبێت لە ناوەخۆ زۆرێک لە یەکگرتووی دەبیندرێ بەڵام ئێمە تاسەن فشاری دەرەکی زۆرە بێ هێشتا لە ناوەخۆ یعنی تووشی چەند پارچەیە بین ئێمە ناتوانین مشکلەکەمانەوەیە ئەنی ناتوانین پێناسەی خۆمان پارێزین ئەنی پێناسەی لوغەویمان پاراستووە مەسەلەی چێک لە شتانی کە عەرب من جۆم لێ بوو لە وڵاتانی عەرەبی کە چوومە دەرەوە جۆم لێ بووە کە ئێمە تاکە نەتەوەیەکین بەبێ دەوڵەت زمانی خۆمان پاراستووە بەڵام بەداخەوە بە دەوڵەت شەوە ناتوانین پێناسەی شوناسی نەتەوەی پارێست بۆ لەبەرەوەی ناتوانین ئاعتراف بە یەکتر بکەین اختلافی بچووک وامان لە دەکات کەواتە کورد لەم بارودۆخی ئێستاە هەرچەنە ئەمە ڕەنگە پرسیارێکی قڕزیە بەڵام کاتی بەنامەکەش کەم ماوە ئەم هەڵو مەرجەی تازەیە دروست بە چه ئەمەی لەسەر ئێستا لەسەر خۆرە ئاوا ئەم پرۆژەی ئێستا ناو لێنا ئەمەی دەگوزەری لە ناوچەکە پێ دوایە بە سیرکردنی بەرژەوەندی وڵاتانی زلهێز کورد زیانەکە یان قازانج بەداخەوە من هیچ گەشتبی نیم کە قازانج بکات هەموو ئەشرانە چین وا لێ دەکە گەشتبی نەبی چونکە نەمانتوان یاریی باش بکەین لەگەڵ ئەو بازاڕی کە هات بۆ منتەقەکە مەبەستم لە بازار ئەوەیە نەمانتوانی لە یەک کاتە یاریەکی باش بکەین لەگەڵ هەرێمەکان وڵاتانی هەرێم و هەروەها لەگەڵ وڵاتانی زلهێزنەوە وەکو فەڕەنسا وەکو بریتانیا وەکو ئەمریکا کە مەشروعەکەیان بەدەستەوەیە ئەوانێ بنەڕێەوە زۆر لەسەر هاوکاری سەربازیەکان دەکرێت بۆ سەرهەرێمی کوردستان ئەم هاوکاریانە تەنیا هاوکاری سەربازین یان هاوکاری سیاسیشن بۆ باشووری کوردستان بە بڕای من هاوکاریەکی ترسناکە بۆ ئایندەیە کە نازانم چەند ساڵێکە شەڕێکە کە دیار نییە و شەڕێکە کە موئەجەلە ئێمە جاریش کە ئەبین بە کارکتەری ئەو ساحەیە کە شەڕی تیاگوزەرێ چونکە ئەو چەکەی کە بۆ کوردێت ئاسان نییە تعریفی بکەیت چۆن بەکاردێت ئایا لە دێگەڵە بەکاردێت یان لەسەر سنوورەکانی لای مووسڵ یان لە سنووری حەویجە و ڕیاز یان لە شوێنی چکە و ئایا ئێمە ئەتوانین بەرگەی ئەو هەموو هەڕەشێ بنین کە داعش هەیەتی بۆ ئێران و بۆ وڵاتەکانی تر و ئێمە تێو ناگرین بە هەر چوادەری خۆیان تەقاعکات ئەتوانین ئێمە لەگەڵ ئەو وەکالەتە نێودوڵەتیە تەعاملێکی باش بکەین بە ئەختلافی ڕێی نەخێ بە بڕای من زەرەر دەکەین زەرەرێکە لە ئایندەیە ئەیبینین و من لەو ڕۆژانەیە راپۆرتێک بخێنەوە کە بەڕاستی کامەتی ئەوەش نییە باس بکەی بەڵام ناچارم باسەکەم راپۆرتەکە دەڵێ ئەگەر کوردەکان نەتوانن باردۆخی ناوچەکە وە خۆی بەڕێوە ببەن هێزە نێودوڵەتەکان بیر لەوە ئاکەنەوە بیان گۆڕن بە هێزی تر کە من ترسم هەیە کە هێزی متتەڕف بێتە شوێنیانە وەکو تونس نازە هاتە شوێنەکەیان بەڕستم کە محەممەد نووسەر سپاس بە بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆ سپاس بە کاتی بێمە بەخشی بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتمە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تیدا گفتوگۆمان کرد سەبارەت بە داعش و مەترسی بیری توندڕەوی لە ناوچەکە و ئەو هاوپەیمانەتە نێودەوڵەتی کە لە ئێستا هەیە لەگە بەڕێستم کۆ محەممەد تێگەیشتنماندا لەبارەی ئەوەی کە ئەوەی دەگوزەرێ چییە لە ناوچەکە ڕۆڵی هەرێمی کوردستان چییە و هەرێم دەتوانێت چۆن سوود لەم دۆخە وەرگێ
و ئەم خوێندنەوە ئەم دیدەی کە تا بە ئێستا زاڵە هەوڵدرا دیدێکی جیا بە میتۆدێکی جیا خوێندنەوە بۆ دۆخەکە بکرێ. هیوادارین سوودمان گەیاند بێ و تاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ کاتیش خۆش بۆ هەمرەیەک.